کۆچەر ئەکبەر کوڕی ئەکبەر حاجی ڕۆستەم لە کفریەوە لەگەڵمە بێت و لەگەڵ ئەو گفتوگۆ ئەوکەم بزانم هۆکاری تیرۆرکردنی ئەکبەر حاجی ڕۆستەم چی بووە و چێ لێ پشتە چێ کوشتوێتی ئەگەر ئەوان زانیاریان هەبێت. کاک کۆچەر ئەم کاتت باش سەرەتا سەرخۆشیتان لێ دەکەم. هیوادارم باوکی بەڕێستان جێگا و مەکانی بەهەش بێت ئینشاڵڵا و دووە ناخۆشیتان بێت. هیچتان دەستکەوتووە سەبارەت بە شەیدکردنی باوکتان؟ کاتت باش کاک ئەو کاتت باش کاک کۆڤان سپاس بۆ سەرخۆشەکەت. وەڵای ئێمە چاوەڕوانی لایەنە ئەمریکانی سنووری گەرمیانی کە دوای لێکۆڵینەوە و لێکۆڵینەوەکانی خۆیان بەرچاوڕوونیمان دەرێ ئێمە تا ئێستا هیچ معلوماتێکی بەو شێوەیەمان نییە لە ئێستاە. باش هەندێک شت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوونەتەوە باشە لە هەندێک پێیش بڵاو بوونەتەوە گوایە کوڕەکانی کۆچکردو ئەکبەر حاجی ڕۆستەم چوونەتە دادگا ساڵێک لەمەوبەر سکاڵیان لەسەر باوکیان تۆمار کردووە. یعنی بەنا ڕاستەوخۆ ئەڵێن لەوانەیە کوڕەکانی دەستیان لە کوشتنی باوکیان بێت. وەڵا سوپاس بۆ ئێوە پرسیارەت کرد من هەر خۆمە بەستم بۆ بابەتە باس بکەم. ینی ئەوە من پێش نیو کاتژمێ لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی کفری قسەم کرد و پێم وت کە لەم کاتەیە ئەو نووسراوانە بەچی سەبەبێک بڵاو بووەتەوە ئەوان ینی جارە جوابی منیان نەداوەتەوە. کاکۆڤان ئەو سکاڵانەی کە بڵاو کراوەتەوە لە زۆر پەیجی فەیک و ئەوانە بە حساب باوکم سکاڵای لە ئێمە کردووە لە 6 کوڕەکەی. ئەم بابەتە کەسێک لە شاری کفری بەڵێ کەسێک لە شاری کفری پێشتر سکاڵای لە ئێمە لە ئەو 6 برایە و لە باوکیشم کرد. ئەو کەسێکی تر سکاڵای لە باوکم و لە ئەو 6 برایی ئێمە کرد و لە نەتیجە ئێمە چوینە بەردەم دادگا و بەری دەرچوین ینی تۆمەتێکیان بۆ هەڵبەستین و بەری دەرچوین لەو قەزەیە. بەڵام زۆر بەداخەوە لە ئێستادا بڵاوکردنەوەی ئەو سکاڵانە لەم تەوقیتە و بەکارهێنانی لە دژی ئێمە گومانمان لا دروستەکە لە دۆسیەی خۆشێکشتم بۆ ڕوونکەیەوە چونکە ئەو نووسراوە بەڵێ یەکشتم بۆ ڕوونکەڵێ نەباوکتونە ئێوە ئەو نووسراوە لە دامەزراوەیەکی فەرمی ینی لە باش قسەکانت تاوکرد بە هیچ شێوەیەک ئەوە کەسێکی تر هەموو خەڵکی شاری کفریەوە زان کە کەسێک سکاڵای لە ئێمە کرد و ئێمە چوینە بەردەم دادگا و بەری دەرچوین لەو بابەتە. بەڵام بەداخەوە لە سوسیال میدیاەوە چەند سەعاتێکە ئەو بابەتە بە پێچەوانەوە بەکارهێنن کە وای پیشانەدەن کە باوکم شکاتی لە ئێمە کردبێ. ناوی سکاڵەکارەکە نەنووسراوە و ئەتوانی پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان بکەی و ڕاستی و دروستی ئەو بابەتە لەلای ئەوان هەیەەوە من داوایشم کردووە بەڕاستی ڕوونکردنەوە بدەن ئەگەر ڕوونکردنەوە نەدەن لەسەر ئەو قەزیە لەسەر چۆنێتی بڵاوکردنەوەی ئەو سکاڵایەنە لەم تەوقیتە و لەسەرەوەی کە لە دژی ئێمە بەکارێنن ئەگەر ڕوونکردنەوەی نەدەن و ڕاستی دروستی بابەتەکە بڕای گشتی ئاشکرانەکەن ئێمە سکاڵایەن لەسەر تۆمارەکەی چێ ئەم سکاڵایە تۆمار چونکە ئەم بابەتە گومان لەسەر دۆسی تیرۆرکردنی باوکم. یعنی کەسێکە من ناوەکەشیم لەلایە لە خەڵکی شاری کفریە و هەموو خەڵکی شاری کفری چونکە کفری شارێکی بچووکە هەموو خەڵکی شارەکە ئێمە دەناسن و کەسێک تۆمەتێکی بۆ ئێمە هەڵباسی و سکاڵای لەسەرمان تۆمار کرد ئێمە چوینە بەردەم دادگای کفری و ئێمە بەری دەرچوین لەو بابەتە. بەڵێ بەڵام ئێستا بە جۆرێکی تر وای نیشانەدەن کە ئەو سکاڵایەنە باوکم لە ئێمەی کردبێ لە کاتێکە ئەو کەسەش لە هەمان دۆسیە سکاڵای لە باوکشم کردە لەگەڵ ئێمە بەیەکەوە بەڵام ئەوی باوکمیان بڵاو نەکردوێتەوە تەنها ئەوانەی ئێمە و ناوی سکاڵاکارەکەش نەنووسراوە. بەداخەوە ئەمڕۆ سوسیال میدیا ینی دەورێکی زۆر خراپە بینێ ئێمە کارەساتێکی گەورەمان بەسەر هاتووە باوکمان لە دەستداوە بەڕاستی ئێوە هیچ کاتێک خەڵکی بێویش دانانە لە سوسیال میدیا بە ئارەزووی خۆی ینی تەحلیل بۆ بابەتەکانەکە بەبێ ئەوەی بزانێ ڕاستی بابەتەکان چییە بەبێ ئەوەی ئەو سکاڵای بخوێنێتەوە ناوی سکاڵاکاری لەسەر نییە. بەڵێ باشە
ئێوە هیچ کاتێک چکە و بابەتەشە بوو گوایە ئێوە سکاڵاتان لەسەر باوکتان کردووە ئەو بابەتە هەبووە هیچ ڕاستی بۆم بابەتە هەیە پێشتر بە هیچ جۆرێک کاکە کۆڤانگیان بە هیچ جۆرێک هیچ کە ئێمە 12 براین و باوکمان زۆر پیرۆز بۆ لای ئێمە هیچ کەسێ لە ئێمە هەموو پەڕاوی دادگای لێ کفری و ئەم سنوورە دەربکەن هەموو کوردستان ئێمە چۆن جورەتیەوە کە ئینسکاڵا لە باوکی خۆمان بکەین بۆ ئێستا بڵاو کراوەتەوە ئەوە شتێکە بەداخەوە نەزم ئەو سکاڵایە من ڕوونم کردەوە کەسێک سکاڵای لە ئێمە کرد لە من و 5 برام و باوکم تۆمەتێکی بۆ هەڵبەستین ئێمە چوینە بەردەم دادگا ئەوە دادگای کفری هەیە و لە دادگا بەریء دەرچووین ئێستا ئەوانە بڵاو کرداوەتەوە بە حساب ئێمە سکاڵەمان لە باوکمان کردووە یعنی ئەم بابەتە من تاکی دەکەمەوە ئەگەر بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە نەدا و لەسەر چۆنیەتی ئەم سکاڵایانە لەم کاتەیە نەدات ئێمە بەڕاستی سکاڵامانە بێ و گومان دروستە گومانێکی گەورەمان لا دروستە بێ و نیشانەی پرسیارمان لا دروستە بێ لەگەڵیان لەسەر بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان و قسەم لەگەڵ پۆلیسی گەرمیان کردووە لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی کفری قسەم کرد من ئەو بەڕێوەبەری پۆلیسی کفری ئەوەڵێ لای ئێمە بڵاو نەکراوەتەوە وتی من لەگەڵ پۆلیسی گەرمیان قساکەم و خەبەرتە دەمەوە و ینی من داوام لێ کرد کە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان ڕوونکردنەوەی بدەن لەسەرەوە بابەتە پەیوەندی ئێوە و باوکتان چۆن بوو؟ وڵی خۆ ئەگەر سوۆشیال میدیاکانی ئێمە پێش چەند ڕۆژێک ئێمە لەگەڵ باوکمان وێنەمان هەیە و ینی چونکە باوکی من 3-4 ماڵی هەبوو ئەو ماڵی کە خۆی لە ێژیا لە گوند بوو ئێمە لەوێ بووینەوە ڕسمەکانمان ینی لە فەیسبوکەکانمان هەیە بڵاو بووێتەوە و لە پەیوەندەکەتان باش بووە ژیانی خۆمان نابووی وەڵام بەڵێ باسی کەسێکە کرا یەکێک لە براکانتان گوایە لە سوۆشیال میدیا ئەلەمها دەڵێن ئەو با بڵێن ئەکبەر حاجی ڕۆستەمی کوشتووە تەنانەت دواتر وا بڵاو کرایەوە کە براکەتان لە هەولێر بووە ئەو برایەتان لە هەولێر بووە کاکۆڤانگیان ئەو برادە ئەو برای بەڵێ ئەو برای من لە هەولێر بووە لە خولێکی سەربازیە لە فێرگەی بنسڵاوە یعنی وەبزانم 10 ساعت لە دوای حەدەسەکە گەیشتەوە ئێرە هەر لە فێرگە بووە پێشمەگەی زێڕەڤانیە باش ئەی هەواڵی سەربازی بوو باشە هەواڵێکتر هەبوو گوایە کەسێکی عەرەب کوشتوویەتی ئۆتۆمبیلەکەی بردووە و مۆبایلەکەشی بردووە ئەخە من نازانم ینی من کوڕێ و پیاوەم لەگەڵ دەستگامنەکان لەسەر خەتم تا ئێستا من نازانم کە بکوژەکەی باوکم عەرەبە فارسە تورکە کووردە من نازانم ئەمانە قسانە لەکوێوە دێ بەڕاستی و دەستگامنەکان هیچ شتێکی ڕسمیان بێ ئێمە نەداوە بەڕاستی و ئێمە چاوەڕێی لێکۆڵینەوەکانی ئەوانی و نەتیجەی ئەوانی بمان دەنێ بۆ ئەوەی بەرچاومان ڕوون بێ بزانین بابەتەکە چییە چونکە بەجددی ئێمە هیچ گرفتێکمان نییە لە سنوورەکەەوە باوکم کێشەی لەگەڵ هیچ کەسێک هاتم باسیەوە بکەم کێشەی کۆمەڵایەتیان لەگەڵ کەس هەیە سکاڵایشمان بە هیچ شێوەیەک من سکاڵاشمان تۆمار نەکردووە لەسەر هیچ شخصێک تەنها سکاڵامان تۆمار کردو بە شێوەیەکی ئەوەی کە پێویست بۆ بیکەین و ناوی هیچ کەسێکمان نێ ناو گومانیشمان لە هیچ کەسێک نییە تا ئەم دەقەیە زۆر باشە جەنابەت قساک زۆر باشە جا باسی گومانەکەم گومانت لە هیچ کەسێک نییە هەر بەگشتی گومانتان لە کەس نییە بەڕاستی وەکوش ناگومانمان نییە چونکە گرفتمان لەگەڵ کەس نییە پێشبینی دەکەن ئەمە سیاسی بێ کۆمەڵایەتی بێ چی بێ یان ئەو شوێنەی کە ئۆتۆمبیلەکەی باوکمی تێدا تیرۆر کراوە ئۆتۆمبیلەکەی پێدا تێپەڕیەوە بە زۆرترین کامیرا ڕوا کۆمیرەی دەستگامنەکان و ئەم کەیسا ئەگەر بدۆزرێتەوە ڕوون بکرێتەوە کە کێیە ئەوە تیرۆر نییەوە بەڵام ئەگەر نەدۆزرێتەوە ون بکرێەوە تیرۆرە ینی لایەنە ئەمنیەکان جدین بە دوواداچوونی جددیەکەن بۆ بابەتە واللهی تا ئەم ێوارەیە من هەستمەکە جدین بەڵام ئەم شەو
ئەو بابەتانە کە بڵاو بوونەوە ئەو سکاڵایانە بڵاو بوونەوەوانە من گومانم لا دروست بۆ بەڕاستی. باش ئەگەر ئۆتۆمبیلەکەیان بردبێت چوونە دەرەوەی کفری و ئەمانە لە نێوان با بڵێن سوپای عراقی و هێزەکانی پێشمەرگەوە بزانام لەوێ کامیرای حراری شەیە کامیرا هەیە لەوێن دەرێ ئەمانە نەچوونەتە ئەم شوێنانە دنیا ببنەوەلەوە بەدوای ئەمەیە خۆی هەر هەڵکەوتەی ژگرافی کفری لەگەڵ سنووری عێراق ئێمە هێڵی تەماسین ئێمە هاو سنووری لەگەڵ عێراق هەر چەند کیلۆمەترێک خوار کفری تر سنووری دەسەڵاتی حکوومەتی عێراقە من نازانم ئەو سیارەیە بۆ کوێ ڕۆیشتووە و بەکوێ گەیشتووە ئەوە چاوەڕوانی دەستگا ئەمنیەکانی زۆر باشە سوپاس بۆ بەڕێز کۆچەر ئەکبەر کوڕی ئەکبەر حاجی ڕۆستەم کە لە کفریەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.